دەمە و ئێوارانە و گەرمەی ئیشکردنی چەندان پیاوی بەتەمەنە کە لە تەنیشت یەکتر دانیشتۆن و جۆرەها کەلوپەلی کۆن لەسەر مێزەکانیان دەبینڕێت بۆ فرۆشتن. دیارترین کەلوپەلی نێو ئەم بازارە تەزبیحە بۆیە هەر بە بازاری تەزبیح فرۆشان ناوبانگی دەرکردووە. گرانترینی تەزبیح لەو بازاڕی تەزبیحی کارە بووە کەهرەب بابەتێک دەری کەهرەب بابەتێک دەری کارەبا گرانترینی تەزبیح فرۆشرایە لە بازاڕ ینی مە دەفتەر فرۆشرایە خوا دەفتەری فرۆشرایە چینە زۆر قەدیمی سەرووی دەفتەریش فرۆشرایە. لەو کاتانەشی کە بازارەکەیان قەڵەباڵغ نییە هەندێکیان گوێ لە رادیۆ دەگرن و بەشێکی تریش سەرقاڵی دروستکردنی تەزبیح دەبن. يعني هي مثلا روجي 10,000 دسكه هي روجي 100,000 دسكه هي روجي 100,000 دسكه ببي حسبي كبير روجي او محمد كان يشتي باشر بكري شتي باشر وهرزاتر بكري كان يشتي اونا خيري باشير ياكي اضافه لسنه وجه فكان كتر هي دين يرى روجانا شد يدن دي فروشن شتي قديمه دين دي فروشن شتي قديمه دي فروشن شتي وهي يكون دقريت صاد 15 صاد بون هنا باري اوجورا باري ورقي يولات هذه دەگوترێت ئەم پیاوە یەکێکە لە کۆنترین فرۆشێرانی نێو بازارەکە و خۆشی دەڵێت ئەوانەی لە کۆنەوە لەگەڵی بوون لە ژیاندا نەماون. من لە ساڵی 1970ەوە هاتووی ناو تەزبیح فرۆشان دەکەم لە کۆنەوە تقریبا 6-7 کەس بوو مام سدیق بوو مام عوسمان بوو مام ساڵح بوو مام کەریم بوو کابراایکی مام حوسێن کۆشنا بوو ئەوانە بوون لە قەدیمەکان سەید خالید بوو ئەوانە کۆنترین ئەوانە هەر هەمویان عەمری خۆیان کردیا نەماون. ئێستا من کۆنترین یعنی قەدیمترین کەسم لەناو تەزبیح فرۆشان برادەرەکان هەمویان عەمری خۆیان کردیا. هەندێک لە گەنجانیش مێزی خۆیان لە پاڵمێزی ئەم بەتەمانانە داناوە و لەو ڕێگەیەوە بژیوی خۆیان پەیدا دەکەن و هەروەها گەنجێکی زۆریش بۆ کڕینی کەلوپەل یاخود بەسەربردننی کاتەکانیان ڕوو لە بازارەکە دەکەن. هەموو ڕۆژ یەکەمیان سەبرم پێوە دەگەر هیچ نەخۆش سەبرم پێوە دێتن لەبەر هەمووی حازیە و نەفەری یعنی ڕێک پێ و ئینسانی چاش تێدایە دومیش ئەگەر تەزبیح سەعات وستی لە هەر شتێک پێ بێتن دەم لێرە دەکەن زیاتر لەبەر وستی لێ زیوی لێیە سەعاتی جوانی لێیە خاصان شتەکان یعنی بەنیوداشت دەکران زۆر شتیان هەیە نوێیە بەنیوداشت بە ساڵی نیوداشت دەکرێت. وەک سەردانیکەران باسییان لێوە دەکرد گەرموگۆڕی و شێوازی بازارکردنی ئەم پیاوە بەتەمەنانە دیمەنێکی جوانیان بە سەنتەری شارەکە بەخشیوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.